هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرجەم خۆناغە سەختەکاندا پێشمەرگەی هەموو خەڵکی کوردستان بووە و بەرگری لە خاکی کوردستان کردووە. بەڵام هەر کاتێک دەسەڵاتدارانی هەرێم کاریان بەم هێزە نەما بێت پشتگوێ خراوە تا ئەو ڕادەی ئەوەشی پێڕەوا نەبیندراوە لە ڕیزبەندی وەرگرتنی موچەدا بخرێتە ڕیزی پێشەوە. حیزبە دەسەڵاتدارەکان هەمیشە ویستویانە پێشمەرگە لە پرسە سیاسی و حیزبیەکانەوە بگلێن و شەڕی بەرژەوەندیەکانی خۆیانی پێ بکەن تا ئەو ڕادەی بە ناوی پێشمەرگەوە خۆپشاندان و گربوونەوە ساز بکرێ و بەیاننامەی سیاسی دەربکرێ. لە کاتێکدا زۆربەی هێزەکانی پێشمەرگە لە بنەڕەتدا متمانیان بە دەسەڵاتدارانی هەرێم نەماوە، ئەوەش بۆ چوونی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانە. ئەم هێزە تا ئێستا نەکراوەتە هێزێکی نیشتیمانی، بۆیە لە چوارچەوەی هێزێکی حیزبیان ماوەتەوە، بۆیە بەکارهێنانەکانی بەو شێوەیە بەو ئاراستەیەکەوە هێزە سیاسیەکان بەتایبەتی و ئەو دوو هێزە باڵا دەستە بەکارهێنن. پێشمەرگە دەبێت لەو چوارچێوە تەسکەیکەوە لە ئێستادا هەیە بەرەو چوارچەوەیەکی نیشتیمانی بڕوا بکرێتە هێزێکی نیشتیمانی و بە هیچ شێوەیە لە ململانە سیاسیەکانە بەکاریان نەهێنن و خۆپشاندانیان پێ نەکەن بە مەبەستێکی تایبەتی. بۆیە ئەبێ ئەومان لەبیر نەچێ پێشمەرگە و مؤسسەی پێشمەرگە ئەبێ بە دوور بگیرێ لە سراعاتی سیاسی لە سراعاتی حیزبی. دەسەڵاتدارانی هەرێم تەنیا بە لەکەدارکردنی ناوی پێشمەرگەوە نەوەستاون، بەڵکو زۆرینەی چەمک و پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانیشیان خستۆتە خزمەتی ئەجەندای سیاسی و بەرژەوەندی خوازی خۆیانەوە و دواتریش هەر خەڵک باجی داوە، وەک ئەوەی لە مەسەلەی ڕیفراندۆم و دامەزراندنی دەوڵەتی کوردی دابیندرا. بەداخەوە گروپێکی بازرگانی سیاسی شکست خواردوو کە 150 خاچی کوردستانیان دۆڕان کە با بڵێن تاڵانی دەنگی خەڵکی کوردستانیان کردووە کە سەروەت و سامانی سەرئەرز و ژێرئەرزی ئەم نیشتیمانیان فرۆستووە کە دوو گروپی حکومڕانی ناو پارتی وێچێتین کە لە ناوخۆ لە جیهان بێزراون، مامەڵەیان لەگەڵ ناکرێ، وردە وردە پەراوێز ئەخرێن، لە دڵی خەڵکان نەماون. ئەمانە سەرەڕای خیانەتەیەک لە دوایەکەکان و لە دەستدانی 150 خاچی کوردستان و تاڵانکردنی دەنگی خەڵکی کوردستان و سیاسەتی برسیکردن ئێستا هاتوون پەنا بۆ هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستانە بن بۆ ئەوەی دیسان خوتوکەی عاتیفەی خەڵکی کوردستان بدەن و عەلا ئەساس وا خۆیان پیشان بدەن کە ئەوانن بەرگری لەم شتان ناکەن بە پێچەوانەوە. ئەوانن ئەو گروپەن کە پێش هەموو کەسێ هەم مقەدەساتی هەرێمی کوردستانیان شکاندووە، هەم 150 خاچی کوردستانیان لەدەست داوە. بەشێکی زۆر لەو فەرماندە سەربازیانەی پێشمەرگە کە بۆ فەرمانەکانی حیزب دەستیان بە سنگەوە نەگرتووە لە کارەکانیان دوور خراونەتەوە، زۆرێکیشان لەسەر بیر و بۆچوونی سیاسی جیاواز نانبڕاو کراون. ئێستاش بە ناوی سەرجەم هێزی پێشمەرگەوە هەڵوێستی سیاسی ڕادەگەێنرێ و دەویسترێت بکرێتە بەشێک لە ساختەکاری هەڵبژاردن و ململانەی سیاسی. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.